دعایەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم کە دعایەکی قبول کراوە و قبوڵە. بۆیە هەر کەسێک کاروباری خەڵکی بەدەستەوەیە، بەرپرسیارەتیەکی هەیە، ئیتر ئەو کەسە بەڕێوەبەر و مدیرە یاخود وەزیرە یاخود سەرۆک و دەسەڵاتدارە. با جوان گوێ بگرن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح مسلمدا: اللهم من ولي من أمر أمتي شيئا فشق عليهم فاشقق عليه. خوای گیان هەر کەسێک کاروباری ئومەتەکەمی گرتە دەست، ئیتر لە هەر پلۆپایەکە بێ، لە بەڕێوەبەرێکەوە تا سەرکردەیەک کە بەرپرسیارەتیت لەسەر و کۆمەڵە خەڵکێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیمانداران لەژێر دەستی تۆدایە. خوای گیان هەر کەسێک شتێک لە کاروباری ئومەتی منی بەدەستەوەیە، شتەکانیان لەسەر قورس و گران دەکا، ژیانیان قورس و گران دەکا، خوای گیان کاروباری قورس و گرانکەی ژیانی تەنگ و تاریکەی. هەر دەسەڵاتدارێک خوای گیان شتەکان لەسەر خەڵکی قورس دەکا، خوای لەسەری قورسکەی، لەسەری خەڵک گران دەکا، خوای گرانیکەی لەسەری، ژیانی خەڵکی ناڕەحەت دەکا، خوای ژیانی ناڕەحەتکەی. کێوا دەڵێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وتەفەرمێ: ومن ولي من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به. خوای گیان هەر کەسێکیش کاروباری ئومەتەکەی منی بەدەستەوەیە، زۆر یا کەم، لەگەڵیانە باشە، نەرمونیانە لەگەڵیانە، بەڕێزە لەگەڵیانە، خوای گیان تۆش نەرمونیان بە لەگەڵیتە. ئەمە دوعای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ هەر کەسێک کاروبارێکی بەدەستەوەیە. جا قڕ بەسەر ئەو کەسەی کاروبارێکی بەدەستەوەیە و ژیانی خەڵکی ناڕەحەت و ناخۆش دەکات. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: خوای گیان ژیانی ناڕەحەتکەی هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. جا بۆیە پێویستە ئەو کەسەی دەسەڵاتێکی هەیە، بەرپرسیارەتیەکی هەیە، لە خوا بترسێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خەلافەتی خۆیدا، ئیسلام نیعمەتە، نیعمەت. لە شاری مەدینە ڕۆژێ دەگریا، وتیان ئیمامی عومەر بۆچی دەگریت؟ وتی وڵاتی عێراق وڵاتێکی شاخاویە، عێراق شاخی زۆرە، شاخی سەختی زۆرە، ئەترسم لەوە دەترسم لە وڵاتی عێراقدا لە شاخێک لە شاخەکان کە ئەمڕۆ کوردستانی خۆشمان دەگرێت و چونکە کوردستانی خۆمان شاخی زیاتر تێدایە، ئەترسم ئاژەڵێک بە ڕێگایەکدا بڕوە لە شاخەکانە پای هەڵبکەی و پای بشکێر، ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسەبەم بکات، بڵێ ئەی عومەری کوڕی خەتاب بۆچی ڕێگات بۆ حەیوانەکان نەکردو لە شاخەکانە بتوان بڕۆنە ڕێگاوە. ئەترسم ئاژەڵێک پای بشکێ لە ڕۆژی قیامەتە خوا محاسەبەی من بکە. لە شاری مەدینەوە دەگری بۆ عێراقی ئێمە، ئەم عێراقی کە ئەمڕۆ ئاوا کۆمەڵە کەسێکی زاڵم و ستەمکار وێرانیان کردو و ژیانی خەڵکیان کردو بە دۆزەخ، بۆ هەندێک کەس خوای گەورە ژیانیان کا بە دۆزەخ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەیەکی فەرموو لە صحیح بوخاریدا، فەرمی: واتقی دعوة المظلوم فإن دعوة المظلوم مستجابة. ئاگادار بە لە دوعای کەسی مەظلوم، ئەوەی کە زوڵمی لێ دەکرێت، چونکە دوعای قبوڵە، بەڵام خوای گەورە خۆی دەزانێت چۆنی قبول دەکات. مەڵێ بۆ قبول نەبوو، ئەگەر وا بڵێ خوا قبولی ناکە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم دوعا بکە، بەڵام هەر چەندێ زاڵم بێ ئینسان ڕۆژێک نیهایەتی هەیە. نەمرود دەیوو من خوام، دەڵێن سەر زەوی هەمووی داگیر کردووە، خوا بە مێشولە لە ناوی برد. چیرۆکی زاڵمەکان بە شتێکی سادە کۆتایی دێ. فیرعەون لە ئاوە خنکە، ئەبوو جەهل دوو مناڵ کوشتیان، بۆیە نیهایەتی ئەوان، کۆتایی ئەوان بە شتێکی زۆر ئاسان کۆتایی پێدێت.